بەڵێ پۆتین و ئەردۆغان لە تارانن بڕیارەکە لە لووتکەی سێقۆڵی لە نێوان سەرۆکی ئێران سەرۆکۆماری ئێران هەروەها سەرۆکۆماری تورکیا و سەرۆکی رووسیا لە تاران بەڕێوە بچێت. پێشهاتەکان بە جۆرێکن کە خوێندنەوەی جیاواز بۆم سەردانە دەکرێت بە سنی ئەم لووتکە لەم کاتە هەستیارەدا بە تایبەتی لە تاران. زیاتر قسە دەکەم سەبارەت بە دەرەنجامەکانی ئەم کۆبوونەوانە و ئەو کاریگەریانەی کە دەیبێت. بەڕێز دکتۆر ئەردەشیر پێشەنگ مامۆستای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە تارانەوە لەگەڵما. دکتۆر ئەردەشیر ئەم کاتت باش. با بۆ پرسیارەوە دەست پێ بکەم ئەم سەردانەی پوتین بە تایبەتی لەگەڵ ئەردۆغان بۆ تاران دوای سەردانەکەی جۆ بایدنە بۆ سعودی و بۆ جەدە بە تایبەتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێتان وایە لووتکەی تاران وەڵامێکە بۆ لووتکەی جەدە؟ سڵاوی منش پێشکەش پێوە وەکو ئەمریکی تەبلیغی وەکو ئەمریکی میدیایی دەتوانین بڵێن بۆ بۆنەی نزیکبوونی ئەو دوو لووتکە یعنی لووتکەی تاران و هەروەها لووتکەی جەدە دەتوانێت وەڵامێک بێتەوە. بەڵام وەکو ئەهدافێ وەکو ئامانج و مەسائلێکە لە ئەو دوو لووتکە یعنی لووتکەی جەدە و ئەو مەسائلێک لە لووتکەی تاران خەریکا ڕاتە بەرەوە دوو مەسئلەی جیاوازن. یعنی وەکو ئەوە نییە کە ئێمە شاهد بووین کە دوو جەمسەری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە حضوری دوو وڵاتی دەرەوەی منطقەکە یعنی ئەمریکا لە جەدە و هەروەها رووسیا لە تارانە دەستی پێکردێت. بەڵکو هەواکە دەزانین ئەو کۆبوونەوەی ئەمڕۆی تاران ئەو لووتکەی ئەمڕۆی تاران بەردەوامبوونی لووتکەکانی ئاستانەیە کە ئامانجە سەرەکیەکەی ئەگەڕێتەوە بۆ مەسائلەکەی سووریە. هەروەهاش دەزانین کە فەیسەڵ مەقداد وەزیری دەرەوەی سووریەش ئەمڕۆ لە سەردانی تاران دەکات و وا دیارەکە لەو دانیشتنی سێقۆڵیە بێشترین تەمەرکوز و باس دەکرێت لەسەر مەسائلی سووریە. بەڵام لە لایەکی دیکەوە پەیوەندیەری دوولایەنەک لە بینی تاران لەگەڵ مسکۆ هەروەها تاران لەگەڵ ئەنکارا و ئەنکارەش لەگەڵ مسکۆ هەست دەتوانێت لە بەعزێک لە مەسائلێکی دیکە چ لە شەڕی ئوکراینیا چ لە مەسائلی بەرگریکردن لە بەرامبەر ئەمریکا لە منطقەکە تا ڕادەیەک ئەو مەسائلی دوولایەنە لەسەریا باس بکرێت. بەڵام ئەوواکە ئاماژەم پێکرد وەکو مەسەلەیەکی دوو جەمسەری یا دوو قوتبی لە نێوان تاران و جەدە ئەو کۆبوونەوانە من واسەری ناکەم. باشە لە دوایی دەستپێکی شەڕی رووسیا لە ئۆکرانیا ئەمە یەکەم جارەکە پوتین سەردانی ئێران کات و لەوێ ڕاستەوخۆ لەگەڵ ئەردۆغانی شێکتر دەبینن جگەلەوەی کە لەگەڵ ئێران کۆمەڵێک پرسەیە باسی دەکەن. ئایا ئێران کارتێکە لە دەستی پۆتیندا بۆی کە هەژمونی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارێکی دیکە نیشانی نایارەکانی وەکو ئەمریکا هەوڵپەیمانەکانی بدات بۆ بەرژەوەندی خۆی ئێران بەکاردەهێنێ؟ چەندین دۆسیە چەندین مەسئلەی جیاواز لە کۆبوونەوەی تارانە هەیە. لە کۆبوونەوەی سێقۆڵی وا دیارەکە بەعزێک مەسائل وەکو ئەمریکی تەبلیغی دژ بە وڵاتە ڕۆژاوایەکان و بەتایبەت ئەمریکا لەلایەن هەر سێ سەرۆک کۆمارە باس دەکرێت. هەرچەند وڵاتێک وەکو تورکیە خۆی ئەندامی نێتۆ و خۆی هاوپەیمانێکی استراتیژیک لەگەڵ ئەمریکا بەڵام دەزانین تورکیە وەکو ئەم ساڵانە وەکو هاوپەیمانێکی یاغی لە ناتۆ باسی دەکەن و مەسائل و کێشەی زۆری هەست لەگەڵ وڵاتە ڕۆژاوایەکان. بەڵام ئەگەر بگەڕێمەوە بۆ پرسیارەکەتان بە باوەڕی من رووسیە لە کاتێکە شەڕی ئوکراینیا دەستی پێکردووە کۆششی کردووە نوعێک مدیریەتی مەنابعی ئابووری بە تایبەت نەوت و گاز لە دنیا جۆرێک بڵاتە بەرەوە کە ڕقیبەکانی رووسیا ناتوانن نەوتێکی بێشتر بفرۆشن و فشارێکی بێشتر بێتە سەری رووسیا. یەکێک لەو ڕقیبانەکە پەیوەندیکی سیاسی و ئەمنیەکی زۆر باشی لەگەڵ رووسیا تارانە. بە باوەڕی من رووسیا بەباشی توانیوێتی کە نوعێک مداخلە بکات لە کۆبوونەوەکانی ڤیەنا لەسەر مەسئلەی ڕێکۆتنامەی ئەتۆمی و لەسەر مانع دروستکردن لەسەر ئەحیایەوە و تا ئێستا توانیوێتی کە ئەو ئەحیاکە بێشتر پاستەکریا کە هەتا 2 ساڵ لەمە بەڕاتە بەرەوە. لە دوای ئەوێشەوە چەند ڕۆژ لە دوای شەڕەکەی ئوکراین هەموو لایەک ئامادە بوون کە ئەو تەوافقە جارێکی تر ئەحیا بکرێتەوە. ئێمە شاهد بووین لە دقیقەی 90دا تەوافق شووەکوماوە. بە باوەڕی من دەکۆشێت کە تا جێگەیەک ئەمکانی هەست ئەو تەوافقە دێرتر ڕوو بدات کە نەوتی ئێران واردی بازاڕی جیهانی نەبێت. ئێران ئێستاش نەوت دەفرۆشێت بەڵام دەزانین کە نەوتەکە بە سەختیکی زۆرەوە بە حەجمێکی خوارەوە و هەروەها لە مەسائلی گازیش ئێران دەتوانێت ڕقیبێکی جدی بێت کە دوومین منبعی گازی دنیای هەست لە دوای رووسیەوە. بە باوەڕی من بێشترین کۆششی رووسیا لە بەرامبەر ئەوەی کە باسی لێوەکرا لە سەفەرەکەی بایدن بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سەردانی بۆ ئیسرائیل دروستکردنی هاوپەیمانەتێکی سەربازی یا ناتۆیەکی عەرەبی بوو. ئەم هاوپەیمانەتیە مەترسی بۆ سەر ئێران هەیە. هەنگاوەکانی داهاتووی تاران چی دەبێت؟ ئەم لووتکەیە لە تاران دەبەسرێت هیچ پەیوەندی بۆ بابەتەوە هەیە؟ فکر ناکەم لووتکەیەک لە تارانە هەست پەیوەندیەکی بێت لەسەر ئەو مەسئلە.
چون کێشە حالەوەکە بۆ تاران هەواکە دەزانین هەم رووسیا لەگەڵ ئیسرائیل پەیوەندێکی نزیکەس هەم رووسیا. بەڵێ بەڕێز دکتۆر ئەردەشیر پەشنگ مامۆستای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە تارانەوە لەگەڵم ڕاستپاس بۆ بەشداریکردنیان لە کوردستان 24.